خەوی کە بابەتی ئەم هەڵقەی بەرنامەی چارەیە بابەتێکی ئێجگار گرنگە و با ملیۆنان مرۆڤ لەسەر تاسەری ژیاندا بە دەستیەوە دەناڵێنن کە دەکرێت هۆکارەکانی جیاواز بن. بەڵام پرسیارەکە ئەوەیە بەکێ دەوترێ بێخەو. با شێوێکی گشتی کەسێکی پێگەیشتی وەک من کە تەمەنی لەسەر و 30 ساڵەوەیە پێویستی بە ڕۆژانە 7 تاکو 8 کاتژمێر خەوتن هەیە. با مانایەکی تر من 1/3 ژیانم با خەوتنەوە بەسەرە بم. لە کاتێکە ئەم خەوە بۆ کەسانی گەنج هەرزەکان واتە با شێوێکی گشتی لە نێوانی 7 تا 15 ساڵە بریتە لە 9 بۆ 10 کاتژمێر. لەبەرەوە دایکان و باوکان و برا گەورەکان تکایە شەڕ بە مناڵ و بچووکەکان مەفرۆشن پێیان بڵێن تەمبەڵیت و زۆرە خەوی. بۆچی من لە تۆ کەمترە خەوم و تێریشە خەوم؟ لەبەرەوەی کە ئەو لە تۆ بچووکترە و پێویستی بە خەوی زیاتر هەیە. بۆ لەبەرەوەی کە خەوتن بریتە لەو کاتێککە لەشی مرۆڤ تێیدا خۆی بنیادەنێتەوە. هەروە کەزان لە کوردەواری ئەوترێ مناڵ بە خەوتن گەورابێ. هەر لەبەرەوەشەکە مناڵانی ساوا بۆ مناڵانی کە لە سەردەمی گڕووگاڵکردنان با شێوەیەکی گشتی لە 12 بۆ 7 کاتژێر خەویانەوێ. مەمانایەکی تر زیاتر لە نیوەی ژیانیان بە خەوتنەوە بەسەرەوەن. بەڵام ئەم خەوە بۆچی گرنگە؟ لەبەرەوەی لەم کاتەیە مرۆڤ لەشی چی دەکات؟ خۆی لە پاشماوەی ژەهر و خۆی لە پاشماوەی پاشەڕۆی خانەکان نەجاتەیە و خانەی نوێ بنیادەنێتەوە. کردداری خەوتن کردارێکی ئێجگار گرنگە بۆ بەردەوامبوونی زیندە چالاشی مرۆڤ. وەک بۆم باسکردن کەسێکی پێگەشتی وەک من پێویستی بە 7 تا 8 کاتژمێر خەو هەیە. بەلایکەمەوە پێویستە من لە 24 کاتژمێرە 6یانی بۆ خەوتن داونێ. بەڵام ئەگەر هاتوو من ئەوەندە نەخەوتم کە پێویستە بخەوم چی ڕۆدا؟ ئێستا نمونەیەک لە لەشی خۆم لەیەکەمەوە لەم تەنیشتە دایانێم. با وردی تەماشای تەنیشتی من بکەن کە دیسانەوە خۆمم. ئەگەر بێت و من لە 24 کاتژمێرە بە بەردەوامی لە 6 کاتژمێر کەمتر بخەوم چی ڕۆدا؟ لە ناو مێشکمە چیە بێت؟ مێشک ئەو بەشی لەشی مرۆڤە کە تێیدا بیرەوەری هەڵدەگیرێت و هەموو زانیارەکان تۆمارەک بێت. ئەگەر بێت و مرۆڤ کەم بخەوێت ئەوە مێشکی لە تۆمارکردنی زانیارەکاندا ئەلاواز دەبێت و ئەو کاتێک کە پێویستی بە وەرگرتنەوەی زانیارەکانی ژەبێ ناتوانێت لە قوڵایی مێشکی بهێنێتە دەرەوە. لەبەرەوە کەسانی کە خوێندکارن و ئایانەوێت لە کاتی تاقیکردنەوەکانەوە باشی وەڵام بنەوە کاتێک کە شەوی تاقیکردنەوەیە با باش بخەون چونکە بوار بە مێشکتانێن بۆی کە زانیارەکان ئەو کاتێک کە پێویستانە بهێنە دەرەوە. سەرباریەوە کەمخەوی کاریگەری لەسەر مێشک هەیە بە تێکدانی مەزاجی مرۆڤ یان بە تێکدانی جەوی مرۆڤ. ئەو بابەتی کە بابەتی ئەڵقەی پێشووی بەرنامەی چارە بوو. ئەوانێک کەمتر دەخەون کەمتر جەویان هەیە لەبەرەوە زیاتر لەبەر مەترسی دڵتەنی و خەمۆکیشدا. سەرباری ئەوانە کەمخەوی کاریگەری لەسەر مێشکی مرۆڤ هەیە بۆ ئەوەی کە ئەگەری توشبوونی مرۆڤ بە جەڵدەی دەماغ زیاد دەکات. لێکۆڵینەوە زانستیەکان ئەویان نیشانداوە ئەو بەڕێزانی کە بە بەردەوامی لە 6 کاتژمێر کەمترە خەون لەشەو ڕۆژێکە ئەوە 4 جار هەتا 5 جار زیاتر لەبەر مەترسی جەڵدەی دەماخان لەو بەڕێزانەی کە 7 هەتاوەکو 8 کاتژمێرە خەون لە 24 کاتژێرە. لەبەرەوە گەر مێشکی خۆتان خۆشەوێ هەوڵبەن باش بخەون. ئەگەر دەوروبەری خۆتان خۆشەوێت وەتانی مەزاجتان باش بێت و دڵتان خۆش بێ هەوڵبەن لە 7 هەتاوەکو 8 کاتژمێر بخەون. کەینە خوارەوە بۆ چاوەکان تەماشای تەنیشتی بکەن ئەو کاتێککە مرۆڤ باش ناخەوێت ئەو کاتە توانای تەرکیزکردنی کەمە بێتەوە و توانای بینیشی تێگەچێت. هەتا ئەوانەی کە بە بەردەوامی پێخەون ویان لێبێ هەندێک شتە بینن کە خۆی لە ڕاستیابوونیان نییە. لەبەرەوە ئەو کەسانی کە کەم دەخەون لەبەر تێکچوونی توانای چاویان توانای تەرکیزیان کەم دەبێتەوە و ئەگەری توشبوونیان بە حادیسە یان بە ڕووداوی هاتوچۆ زیاتر دەبێت لە کەسانی تر. ئەمە سەرباریەوەی لەبەرەوەی کە مەزاجیان باش نییە زیاتر لەبەر مەترسی بێتەحمولی و شەڕکردنان. هەر ئەو بەڕێزانەی کە خەویان خراپە ئەگەر بینە سەر دڵ ئەگەری توشبوونی مرۆڤ بە بەرزەفشاری خوێن زیاد ئەکەن. لەبەرەوەی کە خەوتن دووبارە سووڕی خوێن بۆ مرۆڤ ڕێک دەخاتەوە. ئەگەر لە دڵدا بەزنە خوارە بۆ کۆ ئەندامی هەرس
بەرەوگەدە و پەنکریاس تێکچوونی خوێی مرۆڤ لە بەرەوەی کە داتاکانی مێشکی مرۆڤ تێگەدات کە وەک دەزان مێشک کۆنتڕۆلی هەموو لەشەکات ئەوە ئەگەری مرۆڤ یان ئەگەری توشبوونی مرۆڤ بە قەڵەوی زیاد دەکات. ئەوانەتان کە ئاتانوێت قەڵەو نەبن هەوڵ بن کە باش بخەون وە کاتی خەوەکانتان ڕێک بخەن. ئەو دوجار لە کۆتای بەرنامەکە بۆتان باسەکەین کە چۆنی سەرباریەوەش کەمخەوی ئەگەری توشبوونی مرۆڤ بە جۆری دووەمی شەکرە زیاد دەکات. لەبەرەوەی کە مرۆڤ ئەگەری توشبوونی بە قەڵەویش زیاد دەبێت ئەگەری توشبوونیشی بە جۆری دووەمی شەکرە زیاد دەبێت. سەرباریەوەش ئەو بەڕێزانی کە بۆ خۆیان بەرزەفشاری خوێن و شەکرەیان هەیە کەمخەوی کۆنتڕۆلی نەخۆشیەکەیان زەحمەترەکە. جگە لەمانی کە باسکرا کەمخەوی کاریگەری زۆری هەیە لەسەر کۆئەندامی زاوزەی مرۆڤ و توانای سەررجەییکردن و سەکسکردنی مرۆڤ. ئەو بەڕێزانێکە کەمخەون وزەی پێویستی باشیان نییە بۆ سەررجەییکردن لەگەڵ هاوژینەکانیانە. هەر لەبەر ئەوەشە کە ئەوترێت باشترین کات بۆ سەررجەییکردن بریتیە لە پاش خەوێکی باش. لەبەرەوەی کە مرۆڤ پاش خەوەکە دەتوانێت وزەیەکی باش کۆ بکاتەوە. سەرباریەوانەش کەمخەوی ئەگەری ئەوەی هەیە کە مرۆڤ تووشی کێشەکانی هاوسەنگی یان ڕاوەستان بکات کە ناتوانێت لەبەر کەمتەرکیزی وا تێکچوونی توانێت ماسوولکەکانی ناتوانێت بەباشی وا بەڕێکی بوەستێت. لەبەرەوە ئەگەر خۆتان خۆشەوێ ئەگەر لاشەی خۆتان خۆشە و دەوروبەریشتان خۆشەوێ هەوڵبەن لە 24 کاتژمێرە بەلای کەمەوە 7 هەتا 8 کاتژمێری تەرخان بکەن بۆ خەو.